لە میانەی هەوڵ و چارەکیەکانی لێژنەی کشت و کاڵ و ئاودێری لە پەرلەمانی کوردستانەوە داوایەکمان تۆمار کردووە بە هاوکاری و هەماهەنگی سەرجەم لە کوردستانیەکانی بەغدا کە داوا بکەیت لە سەرۆک وەزیرانی بەغدا بۆ هەرچی زووە سەرفکردنی پارەی جوتیاران ئی ساڵی 2014 و 15 و 16 کە قەرز بۆ ئیگەنمی جوتیاران بووە. سوپاس بخوا ئەوە واگەشتە ئامانج و بن بەس ئەوە یەک لە چارەکیەکانمانە کە بەڕاستی جێی چاوەڕوانێکی زۆری هاوڵاتیانە و الحەمدوللا لە دواکۆبوونەوەشمان لە لێژنەی کشت و کاڵ و ئاودێری کوردستان پەرلەمانی کوردستان داوامان کردووە بە ڕاگررتنی ئەو سوەی دێتە سەر برا جوتیارەکان لە ئەنجامی نەبوونی پارەی جوتیاران کاتێکە نیانتوانیوە پارەی کۆنی قەرزەکان وەربگرن نەشانتانیەوە سولفەکانیان بدەن سولفەکانیشان نەداوەستە سوی هاتوتە سەرێ ئێمە داوامان کردو ئەو سوۆ ڕابگیرێت تاوەکو حکوومەت پارەکە دەژێتەوە بۆ جوتیاران ئەو کات قەرزەکە بدرێتەوە و هەروەها داواشمان کردووە هەرچی زووە سەتادەی ڕێژەی حمولەی بازاری شووتی و کاڵک ڕابگیرێ کە بەڕاستی ڕێژەکەی زۆر زۆرە دەبێت لە سەتایەک زیاتر نەبێت. ئێمە لە مانگی ڕابردوو سەردانی بەغدامان کرد وەکو لێژنەی کشت و کاڵ و ئاودێری ئەو بەڵێنانەمان پێدرا کە یەکسانکردنی سەرجەم شایستە داراییەکانی کوردستان و بەغدا بۆی کەەوە ئەوەی بەبەر زیانی لافا و فەیەزانات و بارانەکان فەلاحەکان زەرمەند بوون تعویز بکرێنەوە و بەو دوایش معلومەکەەوە بەشێکی زۆر لە جوتیارانمان بەتایبەت لە ژێر ئیدارەی دەرەوەی هەرێم زۆر دەغڵودانیان سوتاوە و ئەوانەش قەرەبوو دەکرێنەوە هەر لەسەر داوای ئێمەشە.